ساروخێ بنێن بەوە زمڕۆ یەکەم کەس کێ ڕاگە بۆ لای ساروخەکە نا بۆ ئەوروپا. عەلی کوڕی ئەبوو تاڵیبە فەرمێکی فەرمێ شەوێکی دەنگێکی گەورە هاو لە مەدینە هەرچی کەس بوو ترسە هەڵساین بە جەماعی بەرەو شوێنی دەنگەکە بڕۆین بزانین چییە سەیرەکەین لەو سەرەوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە تەنیا ئەگەڕێتەوە فەرمووی بگەڕێنەوە هیچی وانی یەکەم کەس چووە بزانێ مەترسیەکە چییە خەتەری هەیە لەسەر شارەکەی لەسەر ئوممەتەکەی لەسەر ڕەعیەتەکەی کە ئەمان ڕۆشتن بزان چییە ئەوە گەڕایەوە ئەی تۆ بێنە پێشچاوی خۆت بۆ نمونە ساروخێ بنێن بەوە زمڕۆ یەکەم کەس کێ ڕاگە بۆ لای ساروخەکە نا بۆ ئەوروپا. یەکەم کەس کێ ڕاگە بەیانی حەشت بێت چوار ساروخ بنێ بەو لاپاڵانەی ئەم وڵاتەی خۆمانەوە یەکەم کەس کێ ڕاگە بەرەوڕی حەشت ناڵێم بۆ ڕزگارکردنی خۆی و ماڵ و مناڵی یەکسەر هەمووی لە تارەیە و حازرە هەر سواربوونەکەی ئەوێ دەرچێ بۆ ئەوروپا باشە ئەوەش ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەنجا کێش ڕەخنەی لێگرێ کلک و جاش و چڵکاوخۆری ئاوانە باشە ڕەخنەی لێگرێ کە ئەوەش ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وەکو قاعید ئاوا بووە لە ناو مەدینەیە